بەخێر بێنەوە بۆ کەیبی ڕکابس. ئەمڕۆ فیلمێکی کۆنتان پێشکەش دەکەین کە زۆر بەمان یادگاریمان لەگەڵیدا هەیە بە ناوی درەنکن ماستەر. لە سەرەتای فیلمەکەدا دەبینین تەندەرلێک نامەیەکی پێدەگات کە داوای لێ دەکرێت چارلیوی پاڵەوانی بەناوبانگی بۆکسێن بکوژێت، هەروەها بڕێک پارە بۆ ئەو کارە وەردەگرێت. پاشان تەندەرلێک بەرەو ئەو شوێنە دەڕوات کە چارلی لێیە، باشکرا بە پیاوەکە دەڵێت کە لێرەیە بۆ ئەوەی بیکوژێت. چارلی تووشی شۆک دەبێت و پێی دەڵێت کە دەتوانێت 2 هێندە پارەی پێبدات بۆ ئەوی لەبری ئەوە من بکوژێ ئەو کەسە بکوژێت کە نامەکەی نردووە. بەڵام تەندەرلێک ڕەتی دەکاتەوە و دەڵێت شەرەفی ڕێگەی پێنادات چەقۆ لە پشتی سەرۆکەکەی بدات. پاشان ئەم جوانە دەست دەکەن بە شەڕ. تەندەرلێک بە قورسی زاڵ دەبێت بەسەر چارلیدا. پاشان دیمەنەکە دەگۆڕێت بۆ ناوەندێکی مەشقی کۆنگفو. چەند خوێندکارێک خەریکی مەشقی کۆنگفون. مامۆستا وۆنگ سەیری مەشقی خوێندکارەکانی دەکات. لە ناکاو هەڵدەستێت و بەرەو دەرەوە دەڕوات. داوا لە یاریدەدەرەکەی دەکات کە ئاگاداری خوێندکارەکان بێت تا ئەو دەگەڕێتەوە. یاریدەدەرەکە دەست دەکات بە فێرکردنی هەندێک جوڵە بە خوێندکارەکان. لەگەڵ ئەوەشدا دیارە بە جددی وەری ناگرن. فرێدی وۆنگ لەگەڵ هاوڕەکانی دەست دەکات بە گاڵتەکردن بە یاریدەدەرەکە. کاتێک یاریدەدەرەکە درک بەم شتە دەکات، فرێدی سەرزەنش دەکات و پێی دەڵێت کە تەنها لەبەر ئەوەی کوڕی مامۆستا وۆنگە ئەوە مانای ئەوە نییە کە دەتوانێت هەر شتێک بکات کە بیەوێت. پاشان یاریدەدەرەکە هەوڵ دەدات تەنبیه بکات و هەردووکیان شەڕ دەکەن. فرێدی بە ئاسانی لە یاریدەدەرەکە دەدات. دواتر لەو ڕۆژەدا فرێدی و هاوڕێکەی خەریکی خواردنن. کاتێک سەرنجی کچێکی جوان دەدەن لەسەر شقامەکە، فرێدی فشە دەکات و دەڵێت ئێستا ئەو کچە ڕازی دەکەم و لە باوەشی دەکەم. گرە و لەگەڵ هاوڕێکانی دەکات لە بەرامبەر ئەوە دەبێت هەندێک خواردنی بۆ بکڕن. پاشان مارێک لە یەکێک لە سەبەتەکانی فرۆشیارەکە وەردەگرێت و بەکاری دەهێنێت بۆ ترساندنی کچەکە و کچەکە ڕادەکاتە باوەشی. لە ناکاو دایکی کچەکە دەگاتە لای و لە فرێدی دەدات. فرێدی ناتوانێت بەرامبەری بوەستێت و بە خێرایی ڕادەکات. لە کاتێکدا بەرەو ماڵەوە دەگەڕێتەوە، لی دەبینێت کە باڵندەیەک لە فرۆشیارێکی هەژار وەردەگرێت و ڕەتی دەکاتەوە پارەی پێ بدات. کاتێک فرۆشیارەکە لی دەپاڕێتەوە بۆ ئەوەی پارەکەی بداتێ، لی تووڕە دەبێت و لی دەدات. هەر لەو کاتەدا فرێدی دەگاتە لای و وانەیەک فێری لی دەکات. تەنانەت بە شمشێری شەوە لی ناتوانێت فرێدی ببەزێنێت. فرێدی پارەکەی دەبات و دەیداتە دەست فرۆشیارەکە. دوای ئەوەی فرێدی لە لی دەدات، ئاگاداری دەکاتەوە کە جارێکی تر ئەو کارە دووبارە نەکاتەوە. پاشان فرێدی دەگەڕێتەوە ماڵەوە کە دەچێتە ژوورەوە تێدەگات کە باوکی لەگەڵ هەمان ئەو ژنە قسە دەکات کە پێشتر لی داوە. کچەکەش لەوەیە. فرێدی خۆی لە گێلی دەدات بۆ ئەوەی لیان ڕزگار بێت، بەڵام لە کۆتاییدا دەهێنرێتە بەردەمیان. دەرکەوت ژنەکە خوشکی باوکێتی. ژنەکە نهێنی فرێدی ئاشکرا ناکات، بەڵام کچەکەی بە مامۆستا وۆنگ دەڵێت کە فرێدی لەسەر شەقام گاڵتەی پێکردووە. وۆنگ تووڕە دەبێت و سزای فرێدی دەدات. لەو کاتەدا باوکی لی لەگەڵ کوڕەکەی دەچێتە ژوورەوە. لی دەبینی یەک شوێنی بەساغی نەماوەتەوە. باوکی لی داوای ئەوە دەکات کە فرێدی بۆی بێڕێزیەکەیەوە سزا بدرێت. وۆنگ دەیەوێت خۆی سزای کوڕەکەی بدات، بەڵام خوشکەکەی قەناعەتی پێدەکات کە دەبێت بنەماڵەی لی سزای فرێدی بدەن. بە پیاوەکانی لی دەڵێت کە هێرش بۆ سەر فرێدی بکەن. لەو ماوەیەدا لی نابێ بەرپەچیان بداتەوە. یەکێک لە پیاوەکانی لی شانازی بەوە دەکات کە تەنها پێویستی بە 3 هێرش دەبێت بۆ ئەوی لە فرێدی بباتەوە و دەست دەکات بەلێدانی. دوای ماوەیە کە هێرش کۆتایی پێهات، فرێدی هێشتا وەستاوە و هەر فشەی پێدێت. پیاوەکە بەم شتە تووڕە دەبێت. جارێکی تر دەست دەکاتەوە بە هێرشکردنە سەر فرێدی، بەڵام ئەم جارە فرێدی تۆڵی خۆی دەکاتەوە و لی دەدات. پاشان بنەماڵەی لی دەڕۆن و سوێن دەخۆن تۆڵە لە فرێدی وۆنگ بکەنەوە. پاشان مامۆستا وۆنگ بڕیار دەدات سزای فرێدی بدات. وا لە کوڕەکە دەکات ڕۆژانە لانی کەم 5 کاتژمێر لە مەشقێکی زۆر سەختدا بمێنێتەوە. بەڵام کوڕە زیرەکەکە پەیوەندی بە هاوڕەکانیەوە دەکات بۆ یارمەتی و ڕێگەی جۆرا و جۆر دەدۆزێتەوە بۆ فێڵکردن لە سزاکانی. باوکی بە بێزاریەوە بڕیار دەدات ناوی تۆمار بکات لە مەشقی بەڕێسۆ. لە کاتی یەکێک لە سزاکانیدا هاوڕەکەی فرێدی دێت بۆ ڕزگارکردنی و پێی دەڵێت کە بەم زوانە تووشی کێشەیەکی زۆر دەبێت. پێی دەڵێت کە بەڕێسۆ ناوبانگێکی زۆری هەیە کە لە کاتی مەشقکردندا خوێندکارەکانی ئازار دەدات. فرێدی لە ترسی بەڕێسۆ بڕیار دەدات ڕابکات. فرێدی بە برسیەتی و بەبێ پارە دەچێتە چێشخانەیە، لە تەنیش پیاوێکدا دەنیشێت کە لەوێ خواردن دەخوات و داوای خواردنێکی زۆر دەکات. بۆ هیوای دواتر فێڵ لە پیاوەکە بکات بە خاوەنی چێشخانەکە بڵێت داوەتی ئەو پیاوەیە و ئەو پارەکە دەدات. بەڵام دەزانن چی دەبێت، خاوەنی چێشخانەکە ئەو پیاوە دەردەچێت. پاشان فرێدی لەلایەن پیاوەکانی چێشخانەکەەوە لی دەدرێت. لە کاتێکدا لەلایەن ئەم پیاوانەوە لی دەدرێت، بەڕێسۆ دێتە ناو بارودۆخەکەەوە و هەردووکیان دەتوانن پێکەوە خۆیان لەو کێشەیە ڕزگار بکەن. لە دەرەوە فرێدی سوپاسی بەڕێسۆ دەکات کە یارمەتی داوە. درک بەوە ناکات کەەوە ئەو کەسەیە کە چەند ڕۆژێک لەمەوبەر لە ترسی ئەو ڕای کردبوو. ئەو بەردەوام دەبێت لە قسەکردن لەسەر پیاوەکە. بۆمان دەردەکەوێت بەڕێسۆش وەک ئەوە، بۆیە باوکی داوای لێکردووە ڕاهێنانی پێ بکات. هەر لەو کاتەدا بەڕێسۆ ناسنامەی خۆی ئاشکرا دەکات. ئەمەش فرێدی تووشی سەرسوڕمان دەکات. هەوڵ دەدات لە پیاوەکە ڕابکات، بەڵام ناتوانێت خۆی لێ ڕزگار بکات. فرێدی هەوڵ دەدات شەڕ لەگەڵ پیاوەکەدا بکات،
بەڵام شێوازی کۆنگفوی بەڕێسۆ زۆر لە شێوازی فرێدی باشترە، بۆیە کوڕەکە ڕادەکێشێتە ماڵەکەی. لە یەکەم شەوی خۆیدا لە شوێنی سۆ فرێدی چەند جارێک هەوڵی هەڵاتن دەدات، بەڵام ناتوانێت ئەوە بکات چونکە سۆ زۆر وریایە. ڕۆژی دواتر سۆ ڕاهێنان بە فرێدی دەکات، داوا لە فرێدی دەکات کە بەردەوام ئاو لە دەفرێکی گەورەوە بگوازێتەوە بۆ دەفرێکی تر. کاتێک سۆ سەیر ناکات، فرێدی وا خۆی نیشان دەدات کە لە یەکێک لە دەفرەکاندا خنکاوە. کاتێک دێت بۆ یارمەتیدان، فرێدی پیرە پیاوەکە دەخاتە ناو دەفرەکەەوە و ڕادەکات. دوای ماوەیەک فرێدی لە شوێنی نهێنی تەندەرلێک دانیشتووە و جلە تەڕەکانی وشک دەکاتەوە. لە ناکاو تەندەرلێک دەردەکەوێت. تەندەرلێک فەرمان بە فرێدی دەکات دەست بەجێ بڕوات، بەڵام فرێدی ڕەتی دەکاتەوە و هەندێک قسەی بێئەدەبی پێدەڵێت. تەندەرلێک بە ئاسانی لە فرێدی دەدات، بەڵام نایکوژێت. پێی دەڵێت کوشتنی فرێدی شەرمەزاریە بۆ ئەو. پاشان فرێدی ڕادەکات. فرێدی ناتوانێت واز لە بیرکردنەوە لەو زەلیل و سوکایەتێ بهێنێت کە ئەو پیاوە تووشی کردووە. فرێدی بە ئارەزووی تۆڵەسەندنەوە لەو پیاوە دەگەڕێتەوە بۆ لای سۆ بۆ ئەوی مشقەکانی تەواو بکات. لە ڕۆژی دواترەوە ڕاهێنانە توندەکانی فرێدی دەست پێ دەکات. سۆ دەستەکانی ڕادەهێنێت بە ڕێنماییکردنی بەدارێک. تەنانەت سەرەتا فرێدی کێشەیەکی زۆری هەیە هەڵگرتنی خواردنەکانی بەهۆی ئەوەی دەستەکانی چەندە بە زەحمەتکاری لەسەر کراوە، بەڵام زۆری نەخایەن هێزێکی گەورەی بەدەست دەهێنێت، ئەوەندە کە دەتوانێت بە پەنجەکانی گوێزێک بشکێنێت. ڕۆژێک فرێدی و سۆ دەستنە شوێنێکی قمارکردن. سۆ چاوی زۆر تیژی هەیە و هەموو جارێک دەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت. خاوەنی قمارخانەکە دەیەوێت ڕزگاری بێتلی، بەڵام سۆ دەیەوێت پارەی پێویست بۆ خواردنەوە بەدەست بهێنێت. لە کاتێکدا سۆ یاری کۆتایی خۆی دەباتەوە و خەریکە بڕوات لەلایەن یەکێک لە گەمژەکان تحەدای دەکرێت کە یاری لەگەڵ بکات. هەردووکیان بە هەموو پارەکانیانەوە گرەو دەکەن. گەمژەکە هەوڵ دەدات بە فێڵکردن سەرکەوتن بەدەست بهێنێت، بەڵام سۆ زۆر خێرا دەبێت و بە چاوی تێبینی دەکات کەسکەکەی لەکوێ شاردوتەوە. پاشان گەمژەکە هەوڵ دەدات بە پارەکەوە ڕابکات. فرێدی ڕێگری لێ دەکات و داوای لێ دەکات پارەکانیان بگەڕێنێتەوە. گەمژەکە هێزی سەری ئاشکرا دەکات و تەحەدای فرێدی دەکات بۆ شەڕێک. سەرەتا فرێدی لێی دەدرێت، بەڵام زۆری نەخایەن فێڵێک دەدۆزێتەوە و لە پیاوەکە دەدات. مامۆستا سۆ داوا لە فرێدی دەکات پارەکە وەربگرێت و هەندێک شەرابی بۆ بهێنێت، بەڵام فرێدی دەچێتە چێشخانەیەک و هەموو ئەو خواردنانی کە لەبەر دەستدان دەخوات. داوا لە گارسۆنەکە دەکات بتڵەکە تەنها 3 کوب شەراب تێ بکات و باقی شوشەکەش پڕی دەکاتەوە لە ئاو. سۆ لاواز بووە چونکە سەرچاوی سەرەکی بەهێزیەکەی خواردنەوەکانیەتی. ئەو گەمژەی سەر شەقام لەگەڵ مامۆستای بەناوبانگ بامبۆ دەگاتە لای بۆ ئەوەی تۆڵە لە سۆ فرێدی بکاتەوە. مامۆستا بامبۆ دەست دەکات بە هێرشکردنە سەر سۆ. کاتێک فرێدی دەگاتە لای، شوشەکە دەداتە دەست سۆ، بەڵام تەنها ئاوە بەهۆیەوە سۆ ناتوانێت لە مامۆستا بامبۆ بباتەوە. ئەو دوانە ناچار دەبن ڕابکەن و خۆیان دەشارنەوە تا مامۆستا بامبۆ دەڕوات. ئەو شەوە سۆ قسەی ناشرین بە فرێدی دەڵێت چونکە پارەکەی لە خواردندا بە فیرۆ داوە. سەرڕای ئەوەی داوای لە فرێدی کردووە کەمەی بۆ بهێنێت. فرێدی دەڵێت ئەگەر سۆ باشتر فێری بکردایە ڕەنگە توانی بای لە شوێنی ئەو لە مامۆستای بامبۆ بدا. مامۆستا سۆ پێی دەڵێت کە تا ئێستا فێری بنەماکانی فرێدی بووە، بەبێ ئەوە هەرگیز ناتوانێت ئەو شێوازە فێر بێت کە دەیەوێت فێری بکات. ئێستا فرێدی ئامادەیە و 2 دەفریمەی دەخۆنەوە، هەردووکیان بە تەواوی سەرخۆش دەبن. پاشان فێری کارامەی 7 مامۆستاکەی دەکات. مامۆستا لیو کە کۆنتترۆلی تەواوی خۆی بەسەر خودی ناوەوەی خۆیدا هەیە. مامۆستالی کە بەهێزترین قاچی ڕاستی هەیە. مامۆستای قەڵە و هان کە هێزێکی بێوێنەی هەیە. مامۆستالان کە پسپۆرە لە دزیکردن. مامۆستا چان کە پسپۆرە لە 2 هێرش لە یەک کاتدا. مامۆستا شوو مامۆستا هێرشکردن بۆ سەرمل. لە کۆتاییدا مامۆستا میشۆ کە ڕەنگینی جەستەی خۆی بەکاردێنێت بۆ لێدان لە بەرامبەرەکەی. فرێدی شەو ڕۆژ بەڕێگەی ئەم مامۆستایانە ڕاهێنان دەکات. لەلایەکی ترەوە بەڕێزلی ڕۆژێک دەگاتە ماڵی وانگ. داوای ئەوە دەکات بزانێت بۆچی خەڵکی گوندەکەی وەستاونێتەوە لە فرۆشتنی زەوی بە ئەو. وانگ لێ دەپرسێت بۆچی پێویستت بەو زەویەیە. بەڕێزلی بیانوێک دەهێنێتەوە و دەڵێت بۆ ئەوەی خێزانەکەی بە زیندوی بهێڵێتەوە. وانگ هەست بە درۆکانی دەکات و پێی دەڵێت کە ناتوانێت زەویەکە بەدەست بێنێت. دەزانێت زەویەکان خەڵوزیان تێدایە و لی دەیەوێت بیفرۆشێت، بەڵام هەرگیز نایەڵێت ئەوە ڕووبدات. لی هەوڵ دەدات 20 لە سەدی قازانجەکانی پێشکەش بکات ئەگەر یارمەتی بدات، بەڵام وانگ ڕاستەوخۆڕەتی دەکاتەوە و بە بەڕێزلی دەڵێت لە ماڵەکەی دەربچێت. دواتر لە شوێنی نهێنی خۆیدا تەندەرلێک خەڵاتێکی دیکە لە کاگلی وەردەگرێت ئەگەر بتوانێت مامۆستا وانگ بکوژێت. دواتر کاتێک فرێدی لە ڕێگادایە بەرەو ماڵی مامۆستاکەی بە خواردنەوە هەفتانەکانیەوە مامۆستا بامبۆ دەبینێت. فرێدی بە هیوای ئەوەی تۆڵە بکاتەوە دەست دەکات بە گاڵتەکردن بە مامۆستا بامبۆ. شەڕ دەست پێ دەکات و مامۆستا بامبۆ دەست دەکات بە لێدانی فرێدی بە لێهاتوویە نایابەکانی، بەڵام فرێدی کحول دەخواتەوە و دەست دەکات بە بەکارهێنانی شێوازی سەرخۆشی لە دژی مامۆستا بامبۆ. مامۆستا بامبۆ ئەو شێوازەی نەبینیوە و شکست دەهێنێت و دان بە شکست دادەنێت. تەنانەت فرێدی 2 دەفری گەورەی شەراب لەگەڵ خۆی دەبات. لەگەڵ گەیشتن بە ماڵی مامۆستاکەی لە هیچ شوێنێک نایدۆزێتەوە. دواتر نامەیەک دەبینێت کە مامۆستاکەی بۆ فرێدی نووسیوە و ڕوونی دەکاتەوە کە ڕاهێنانەکانی کۆتایی هاتووە، بۆیە دەبێت بگەڕێتەوە بۆ لای باوکی و ئێستاوە کوڕێکی باش بژی.
دەگەڕێنەوە بۆ لای مامۆستاوان لەلایەن پیاوێکەوە پێی دەگوترێت کە پیاوەکانی لی بەبێ مۆڵەت زەویە پڕ لە خەڵوزەکە هەڵدەکۆڵن. کاتێک وانگ بە پەلە دەچێتە شوێنەکە تەندەرلێک دەبینێت کە چاوەڕێی دەکات. تەندەرلێک تەحەدای دەکات بۆ شەڕێک ئەو پێی وایە وانگ هاوتایەکی تەواو بێکەم و کوڕیە بۆی ئەمە شەڕێکی شەرەفمەندانە دەبێت. وانگ و تەندەرلێک شەڕ دەست پێ دەکەن و وەک چاوەڕوان دەکرات تەندەرلێک لە وانگ باشترە. هەر لەو کاتەدا فرێدی دەگاتە لای و بە باوکی دەڵێت کە لەبری ئەو شەڕ دەکات. لەو کاتەدا هەمووان شۆک دەبن. کاتێک مامۆستا سۆ دەگات تەندەرلێک بەم شتە دەترسێت، بەڵام سۆ دڵنیای دەکاتەوە کە بەشداری لە شەڕەکەدا ناکات چونکە فرێدی بەسە بۆ ئەوی لە تەندەرلێک بباتەوە. پاشان فرێدی و تەندەرلێک شەڕ دەکەن. فرێدی هەموو ئەو زانیارانەی کە لە مەشقەکانیدا بەدەستی هێناوە و هەموو لێهاتوویەکانی مامۆستاکان کە فێری بووە بەکاردەهێنێت و بە حرەکەی مارەکەش لە تەندەرلێک دەباتەوە. لێرەدا هاتینە کۆتایی کورتکردنەوەی فیلمەکەمان تا فیلمێکی تر و کاتێکی تر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.